اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕێنی خۆشەویست بەخێبێنەوە ڤیددیۆیەک تر لە فیفا 23 و لە یانەی کوردستان بووینە دەڕاهێنەری پردوگال و لە وەرزی نوێ گەشتوینەدە فیناڵ. نازام کاسەکە چ خولێک و ئەوشتانە ناوەکی نازانم. جا بابیرمان نەچێ خۆی گەورە ڕۆژووی هەمووتان قوڵ بکە، ڕۆژی هەموو مسلمان قوڵ ببێت ئینشاءالله. وەک پشگیریەک لایک و سەبسکرایب لە بیرماکەن با بڕۆینە لای یاریەکە و دوای ئەوە چەند یاریکی دۆستانەی تیا پێم وابێت ئەوانە چۆیان ئەگە بتوانم ئاخیری دەرەکەم هەر ئاوا کۆتایی یاریەکە ئەنجارە یاریەکی تیا سوپەرکوب ئەویش هەر فیناڵە لە بەرامبەر میلان نەکەی خەریب و سکای بگەم وەرد کلاسە و ڕۆناڵدۆ هیچ گۆڵێکی نەکردووە ئەمێ بگەنمە تۆپ. جا تۆپەکەش هەر خۆشە تۆزە گۆڵی پێکە یارمی بین و هەر زۆرە. جا هیوادارم بەدڵدامێ بە خێوێن و یاری نێوان فەڕەنسا و پردوگال ئەلای بین سەریکە ڕێکۆرد بکەمەوە تەواوە کێشەی نییە بوازنێ بە حەقی مۆندیالیان لێ بکەینەوە. And we're just moments away from kick-off now in the European Championship final. It's France up against Portugal. Well, it's been a long journey for both these teams, Derek. It's not been easy, but these players are 90 minutes away from making history for themselves. No doubt both هو الرقم هەشتایە their game plans and made sure every player knows exactly what their roles are. What a game we have in store for us. ئەوە گۆڵە بریانە ڕلو گۆڵە لای خۆمە تەمانە بووم گۆڵ بێت جوانترین گۆڵ ئەوە چی بوو؟ هەر زۆر ئەوە خولانمەوە لێمە ڕێککردی بنەوەیەگەی هەرە بینەوە هاوتم بە یاریان نەشەکەی بەس خۆی لایە وەڵای برای جوان بوو خۆمە تەمانە بووم گۆڵ بێت. یاڵا وەرەندەی And France get the ball moving again. Can they come up with an answer here? On to Bailly, and France pushing forward with options نەکەی available. هەی لەوە چەند بە ئاسانی لێی کردمەوە. In this final, what next in the drama? So back underway, they've levelled it at 1-1 here. بۆ ئەوێم هەڵنەیە وەڵی ویستم بیەمە بۆی سەرەوە لەبەر لی ناسەنن A gift for any goalkeeper. Vitor Ferreira لێوڕە might be able to get in behind the defence. ئەخ He knew he had to get شەسحیا گرتی That's a fairly أي نعم easy فوتة. save for any keeper to make. یعنی بەسمێ ئەم فەوتانن ئەوە مەگەر بیگرینە ناگیری Now Coman, وەرە nicely timed tackle. پاس بە ئەم لا بۆ بۆ ئەوێ کاکێکیان براکەم Bailly, سیا بە ئەم and he باپی finds نەکەی the right نەکەی pass. ئاوات A really top-notch piece of defending. Well, the fans really want him to shoot. Splendid defending, and it needed to be. هیگەڕێنەرە لەویان نەیگەڕێنی تۆ هەرە گیری Pedro Gonçalves. Portugal looking dangerous. نایەڵە نا Took care of the situation defensively. On to Bailly. Back to Mbappe. This looks نەکەی threatening. And the ball is loose. باش بوو گرتی Well, the keeper performing brilliantly. Well, that's just incredible. He reacted so quickly there. Cristiano Ronaldo. دەبڕۆن یەکێدەی زۆر گێژن And Palhinha with it.
able to get a body in the way. بۆ ئەیلەکەی Well, he was in the right place to intercept. Now with Bailly. And he has options available. نەک But timely defending when it mattered. لەو ڕۆدەی جوانترین پێش خستنەم کردووە. Promising out wide. ئەخ لەو دەقەیە لێتە سەنی کاتێ فەنێکی بێ بکەیت. Moussa Diaby. Here's Mbappe. Good visualization and execution. پاس نەی برە پاسیشی نییە گۆڵەکەشی کرد. They're in front here. چۆن حامان How can they stay in front? So on with the match. 2-1 is the scoreline. What's going to happen next? Vitor Pereira. لەو ڕۆدەی ببوو وەڵی ئاوە بینێ کاکە بە حساب پەسم ماوە Ends for now. نایاتێ ئەیدا بەدانەیەکی تر کە تۆ ناتێ They've got it now. What can they do? ئەوە گۆڵە ئەو نەوەیانە زۆر خۆشەکەی گیرێ They weren't ahead. ئەو کیە ناوی چییە And this match is level again. دای با بەکەی وەختیوێ بەخوا ناوەکی نازانم برا Another equaliser. ئینگلیزیمان What a top زۆر serve he gets. خەلەلی تایە ئەخ چۆن هەر بە ئاسانی دەریێنە Kylian Mbappe. Promising sequence. Well, it could be on for him here. زۆر ئاسانێکە بە گۆڵە و گۆڵچیان گێژە Once again, no less than they deserve. You can't really say defences are on top. 3-2. And space to exploit, maybe. دەی پێوە نێ Score. بۆ خاتری خۆشتا نەگەشتێتە قاچی چوار گۆشەکەم کردەوە پێوە نانێ با پێوی نایە باگەرێکی زۆر و گۆڵ بوو گۆڵە لە پێشن باشیش هاتوین خراپ نییە ئەم باپی باشەوە The ball is moving again. بەنزیما لای بۆ بەنزیمانتیان نییە Positive first half performance here. ئەمە کریسیانوێنە ڕاخ خۆزگەم زانین بۆ ناچنە پێشەوە خاوەکان Throw in here for France. Chouameni. جوامێنی How can he take them on and beat them? ئەفسایدە In with a real chance. ئۆفسایدە وڵی لە قەز نەچوون بووی Final. Will they be? نەشمەڵا لە یاتت خوارە So the current scoreline 4-2. ئەخ یەک He read the situation defensively. غەڵەتە بکە دەینا گۆڵم کردبوو Now counter-attacking possibilities here. Well, that break looked so promising, but nothing coming from it. پێشی خات کە سەریع ئەڕۆ پێشی خات Well, beating his opponent. Surely. Oh, a small تازە stop. دۆڕانمان Keen to take it short here. Oh, a fine block. And the referee says corner kick. وەرە دەوەرە Short one. And a fine cross. Well, really, it had to be further away from the keeper. کەسی لێ نییە Pedro Gonçalves on the offensive. وڵای ئەوەم پێش خستایە گۆڵ کرد غەڵەتم کرد It's going to be a corner kick. زۆرە Someone get on the end of this. Well, threat over for now. Can he finish? فرۆکەی It's شوتە a routine take. بە ئاسانی گرتی دەی لە یەتۆش
as you can see, France have had much less of the ball, but they've certainly shown an ability أي to نعم. counter-attack أوتك. and win it back. I expect more of الصاب the same. خنجو شور I think it's بيمي. been a really good performance from them so far. And time for the change now. Well, they've won possession back. What can they do from here? Really good block. دبرو دبرو. قريتو خابروا شي ليكم. Do they have the guile to open up the defence? إن هذا والله يشي ليكم وانا خابرون For them. بيش ناكويت بوي دركم. Just 20 minutes remaining now. Defensive roadblock in the way of that cross. امبابي شون بيبا بلا بو من امبابي نبو. Conte. نعود. Bailly. Super tackle and they've won possession. دبرو This is looking threatening. نايڵێ لەو ئیتر کاتەوە پێوەنەی ناژێڵێ دەرچێ لەگەڵ یعنی سەریعە. Now with Bailly. Can they do something positive on the counter-attack? Well, there to intercept. Mbappe. ئەی هەوار کە گێژە. Wonderful attacking play. ئەو گۆڵە. Decisive pass. وڵی نازانم بۆ گۆڵی To نەکرد. deny the opportunity. دەورە Jota. And Cristiano Ronaldo. ئەخ کە زۆر جوانیش بوو. Very fine header, but it wouldn't go هەرێ in بۆ for it. گۆڵکەین. And that will be a corner. دەی گۆڵە. Who can he pick out? Well, a struggle to نایەڵێ get it گۆڵ بێ. properly. Threat over for now, it seems. Chouameni. Space. جوامێنی با موسا بوو نەکەم وەرە. Nkunku. Oh, good defending to stop a decent looking کە attack. سەریعە. Can he do it? Well, over the یەکێتر وایە گۆڵی کردبوو. top by an awful lot. Now they're going to alter things. Here's the substitution. زۆر خاو پاسەیە. Excellent refereeing, advantage in operation. Dembele. Oh, big opportunity. ئەوە تاوە هەر حەیان بردین. If there were any remaining doubts, that will settle the issue. And play halted, free kick. وەرە خۆ تازە بۆمان دەرناگرێ بەزەر خۆشە شویتێ لێی. ئەوەش گۆڵێ بە هەر خۆشە ها تۆزێ تەوازنێنی دۆ دوو گۆڵ لە پێشون. تاوە جەماعە دەمەیاری پردوگالمان دەڕان کاسەکەیان برد با سەیری نەکەین عەزابی نەفسی. ئەوە کاسیان برد بەداخەوە. ئەوە چییە؟ مانچستەر سیتی حەکیمێتە. ئەوە چی حەکەمیە؟ نەڵێ حەکیمی ڕووی. پاشا ڕێکەوتنیان کردووە؟ They were two of Europe's foremost club sides last season, winners of the Champions League and Europa League respectively. Now they lock horns with the Super Cup at stake. We'll have every kick of the ball for you live on EA TV. Van Dijk هەڵیان واسیوە. Hello and a warm welcome. بەخێر بێنە بۆ یاریەکەی بەرامبەر میلان کوردستان بەرامبەر میلان. I'm Derek Ray and sharing commentary with me. دام جلەکانیشتان بەڵە بەحسا گۆڕاوە. بامەلابین ئەوەتە ئەگۆڕا. زۆر سەریعەنەوە چییە؟
بجيت A look at the starting برو 11 today. Thibaut Courtois is the keeper of choice. Virgil van Dijk plays with Antonio Rudiger in central Oh, defence. look out, Derek, chance here. اخ دي Unable to get a body in the بخير way. نيتو بنزيما هو وقت لو توبا جوانا Christoph Baumgartner. De Thomas. And return to Saint-Maximin. Oh, far from the ideal pass. ليه برو Ronaldo خلانيك ما اوكي has eyes for goal. حك Well, he's just برز spotted بو it over the حيف top. انا جوان ترين درسو اها توز برستر بو اتهم قولا والله Bobega. ورا غلطيك او كردي Well, they might be onto something. شون خوي بوخ شيني او خيار Christoph Baumgartner. Really nice ball. والله بيه Spotted the chance, and he was يا clean رقم through as نزيرك well. Baumgartner. And a good challenge to bring that attack to an end. شون يجري اكثر هنا Saint-Maximin. And a significant block following اتمنى that لفان cross. دايك ورودريغيز دريقة Cristiano Ronaldo. And he has options available. Ronaldo. تاو Well, that's how to بينما keep the opposition at bay. Saint-Maximin. مرة ايه كردي غلطي Lost it. باتو Benzema. Excellent او vision. بيش خصنا Not to be this time. ضربة كم كردو باساتيني Dembele. Terrific block. Body in the نيالي قاس كاتو يكسد بردم يجري and unable to keep possession. Moving into the advanced position. مع اوامي بيدركي Mendy. And there's the هيك feed ليك. into the box. And it looks so threatening. هو but the كس danger النصر صار averted. بيك الليلية Tommaso Pobega. دي ورا Well, they've given him too much space. Well, he's given us away. Saint-Maximin. Can he put them in front? بجي Sound piece of goalkeeping. بس بيسا جولك Karim Benzema. Now, let's see what they can شون do. خوي بأخشيني نيالي بقاد A bit of running room now on the wing. هلا بردم بو شغل Now كرد for him. Oh, keep it نازم down بو with it. جولي نكرد ورا دي ورا And over it comes. دي حاجي كريم بك الليلي ناي And that pass could be او troublesome. در كرنا بس اوف سايد نبي Ronaldo. Took the challenge that was مي required. اعوى فني يجيب كم نيالي لو دقيقة Declan Rice. It's with De Thomas. Baumgartner. Did well to win the ball back. كران ابو باصات Well, as you can see from the stats,
there's been little between the two teams. It's been really tight, really cagey. Let's just hope They were it ends up, and one of these teams is willing to take a few risks. Yes, a stalemate و so هەری far. فوتێنی Will تو that بۆ زوو situation نامدەنێ change? ئەو Manager جەمتاو will deliver their high بەبێ گۆڵ هەیەمانەچ با میسی بێنە بیرم نییە And the second half in this UEFA Super Cup tussle is ئاخر underway. هجوم دەوزام چیمان بۆگەی ئەو بۆ یەکسەر هەو It is a decent looking attack. هەمەزانی و کابرێترە دیم بڵێ Well, nothing comes of it. It looked promising. Gavi. Well, not the pass he had in چۆن mind. لێ سەنێ دەبڕۆ تاو دەرچوی Benzema. And just simply wide of the target. کریسیانۆ نایەتە پێش و نازان بوو And very deftly cut out. نایەڵێ De Thomas. بێنە تۆپێکمان بەنێ عیبە And with that, the attack fizzles out. Could be a chance to break here. All hands on deck. دەبڕۆ Well, possibilities in the centre. کە بریانە ڕۆخۆ پێچایە کردی بەلفەیە بۆ ئینزارێ وەرناگرێ تاو برا خۆ فاوڵ نییە ئەم لە تۆ Oh, that's a pass of high quality. کوێ ئۆفساید چێگە لەویە Good time. It's offside. یێژە وەڵام سا بووە تا سابوونەکەی خراونەوە ئەمە بینینە ناوە Should have realised that was going to be offside. That's a poor decision to play that pass. زایکین زیرەکە و نەپارەمانەیەنێ And with play stopped, they will make the change now. 30 minutes left for play. There's a slide rule Hey, bro. pass. زۆر جواب بووە هەر هێنامانە ناوە گۆڵێکمان کرد Now they can celebrate. بژیت ئەڵای خۆ دەرچوونێکی زۆر جوانی کرد بڵێ نەها ئالویە گێڕایە بۆ ئەو پێدری زۆر جوان بوو To get out from the back, and Benzema finishes it with so much quality. Just look how much power he hits this with. It's a top-class goal. So back underway, and here's the question: can Milan articulate the right reply? And a good challenge to لە bring that حەکیمی attack to وێی an end. گرتووە پەش دیتە بڕە بەنزیمە Oh, a perfectly timed pass. Well, the supporters think it's on. ئەوە دوو بەسەریەکە با بە تازە تاوە بوون بە فلیم یاخوارد نەزانم چۆن گۆڵەکرێ هەرەونەی دۆزیمەوەیدە تەواو And the ball is moving again. 2-0 is how ناوی it's کابرا زۆر زیرەکە And the referee allowing advantage to accrue to them. Working away patiently, looking for an opening. Can he get one back? Oh, Şu no, golü that's yine the git. answer. It was a gilt-edged opportunity. He couldn't avail himself of it. You have to say Ha, that's a trick big yapıyorum. chance miss. He had to score Peki. there. That makes it difficult now. Benzema Cordoba. ئەوە غەڵەت Well, بوو he's going to be disappointed with that pass. Rebic. ئەوە گرتنەوە بوو بە ئاسمانەوە It's with De Thomas. Well, that pass easy on Nak. the eye. And that's بەرە گۆڵیان بۆ ناکرێ بوون بە فلیم کەریم خۆ حاضر over it comes. Well, not the best clearance. And problems دەی solved بڕۆ now. حاجی Into the
possession. Karim Benzema. بره نڕۆ چۆن لولیانە دەواز بێنە کاکە Can he finish? ئووی خشک Well بوو to hang on to that one. خشکە تۆپە خشکە Saint-Maximin. Unable to Foul, keep the Abra. ball that time. بەس ئیمزانی مێری دقینە Not too happy تۆ with the challenge. Goes for a free kick. A very effective clearance. بڕۆ 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 10 minutes to go. سەریع عیشە ئەمە ئەوەیە کە خۆم دروستم کە پێم وابێ Really vital interception here. ئەگەر ئەگەشت To it easily, the keeper. Rebic. Not a good pass. Cordoba. ئەخی وەڵی غەڵەت Very بوو much on. ئینە گۆڵەکەم کردبوو Saint-Maximin. Trying to really get at the opposition here. ئای Going forward for the keeper. ئەو خولانەی میسی بەم کەسێ ناکرێ Rebic. Well, the Rossoneri being afforded too much space. But it fizzles out thanks to that piece of defending. And we will have a couple of additional minutes at the end here. هاتریکێکم بە نەکرا دەقە تاوە بوو Looks promising. He does Te have bine. pressure to deal with. خۆ گۆڵدان بۆ ناگریدی بۆ دەقافۆ دێن Well, that's just exceptional. He reacted so ئەی باو با Well, they are committed to making the substitution here. The clearance wasn't decisive. And in the end, no damage. ئەی نێڵا هەجوومێکی تر ببەم Satisfying a victory in the curtain raiser to the season. Well, it's certainly تا دەستی خۆش that's just بەنزیما 62 66 ئەها نەوت and it's always great to keep winning بە trophies. دوای یەکە ئەوەش کات Piece of silverware, and that is never to be sniffed at as the players applaud the fans. کۆ بەنزیمە چێتە دووە حەیف Today. Well, it's great preparation. حەقە کاپتن بۆ یامیاری It's always a great moment going up to lift any trophy. Great for those fans as well. Now for the trophy lift. دەی And with ئەی بژین ئەوەش کاتێکی دەرما قسە سەر Always got to really savour these moments. بیخەرە سەرە و ڕامپە با بڕین زایکین وەزعی دەرەوە چۆنە We'd like to ask you some questions about the match. یاریکی هەتا بڵێ جوان بوو بەنزیما شێرەکەی یاری بوو دێم بڵێ خۆ گۆڵی نەگرەوە بۆ No further questions, thank you. وەدەی ئەڵێ میسی فانەکە نادام وەڵای میسی چی گرو دایک نەمەیانچی کۆدۆرا لێشتانە تێناگەم بەخۆ سکواد هوب ئۆفەر ئەمە کێیە بە هەروە بێ دەستکاری ناگەم ئەمانەمان قوبڵ کردو بزان قوبڵی کردووە نەوەڵا هەمووی ڕەت کردوێتەوە جا هەر نایفرۆشن تازە شەو میسی مۆساب بوو ئەی هاوار بۆ چەنە پەلامەکان ئەمە ناتامەڵێکی ئەمە تۆ جواب ئەمەش تۆ جواب وڵا میسیمان مۆساب بوو لەکوێوە سەیرمە کرد سکواد هوب میسی بۆ 4 ڕۆژ با بە کەلوتانە بە تیارە . 10
بە 4 ڕۆژ مەساو بووە هەر دوای یاریەکەیەتەوە ئەیبینێ ئاتاویکن جەماعەتی خۆشەویست هاتینە کۆتایی ڤیدۆکە هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بێت چێژی لێبینن سوودی لێبینن ئەوش سوپەر کوپمان برد جا وازام هێشتا چامپیۆنز لیگ تیر و پشکوشتی بۆ نەکراوە ئەم چەند یاریاکەم هەر چامپیۆنز لیگ دەرکە و ئیتر دەستکەینەوە بە چامپیۆنز لیگ و کاسەکانی تر و بەدڵی ئێوە جا هیوادارم بەدڵتان بێت و لایک لەبیر نەکەن لایک و سەبسکرایب تا ڤیدۆی درو پارتێکی تری فیفا 23 خواتان لەگەڵ هەر لە خۆشیابن خوا حافیز